مەسەلە ئاوی بەرهەمە کوشت و کاڵەکانیان دەدا بە تایبەتی بەرهەمە سەوزایەکان وەک تیمی کوردستان 24 بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین ئەمە یەکێک لە مەزراکانی ئەو ئاوەڕۆی هەولێرە کە ئەو پاژماوەکانی لێ دەردەچێت وەک دەبینێ لە دوای ئەوە پانتایەکی زۆر لە زەویەکان دێت کە جوتیاران کوشت و کاڵی لێ دەکەن یاخود بەرهەمە کوشت و کاڵەکانی پێ ئەو دەدەن لە کاتێک ئەمە زۆر تەندروست نییە لە ڕووی ژینگەیەوە دەبێت جارێکی تر ئەم ئاوە تەسفێ بکرێتەوە پاک بکرێتەوە ئەنجا جارێکی تر بۆ کوشت و کاڵ بەکاربهێنێ من دەستمە لای بەڕێوەبەری بەدواتە چوون و ژینگە پارێزی هەولێر بەڕێز کاک فەرمان کە بەڕێزیان لێرن کاک فەرمان سڵاوتان لێبێ ئەوەی کە دەیبینی لە پشتی بەڕێستانەوە ئاو ئاوەڕۆی یەکێک لە مەزراکانی شاری هەولێرە ئایا ئەمە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەمە گونجاوە بۆی جاری تر بەرهەمە کوشت و کاڵەکان بەمە بکەین بەڵێ سەرەتا سوپاس ئێوە بۆ ئەم ڕاپۆرتەکە لەسەم بابەتە ژینگەی ئامادەی دەکەن و ئامادە کردووە بەڵێ ئەمە بەش ئاوەڕۆی شاری هەولێرە کە تێکڕای کۆی ئاوەڕۆی شاری هەولێر کۆ دەکرێتەوە لە ڕۆژئاوای شاری هەولێر بەم شوازەکە ئێستا دەیبینن دەردەچێت لێرانە ئەمە بڕێکەی زۆرە چونکە هەموو شاری هەولێر مەزرەکانی کۆکراوەتەوە و بێگومانم ئەوە پیسە و لە ڕژنگەیەوە کاریگەری زۆر خراپی هەیە و کار دەکاتە سەر هەر کەسێک کە لە ڕژیان یاخود کوشت و کاڵ یاخود لە بۆ ئاژەڵەکان ئەوەی کە جێمایی نیگەرانی بوو بەکارهێنانی ئەم ئاوەڕۆی بوو بۆ کوشت و کاڵ دانانی زەخۆپۆم بشتووە بۆ دووبارە بەکارهێنانی بۆم بەستی کوشت و کاڵ بەڵام خۆشبەختانە لەلایەن پۆلیسی شارەوانی هەولێر کە هەڵمەتێک کرا بەمبەستی داخستن و قەپاتکردن و ڕاگررتنی هەموو ئەو کەسانەی ئەو ماتۆڕانەی کە بەکارهێنراوە بۆ مبەستی کوشت و کاڵکردن لەم شوێنانە کە لە هەفتەی پێشودا ئەم کارە ئەنجامدرا و چارەسەری بنەڕەتی بۆ ئەمە بریتە لە دامەزراندنی وێزگەیەکی دووبارە پاکردنەوەی ئەم ئاوەڕۆیە بۆی بتواندرێت ئەگەر بەکاردێنرێتەوە بۆ پارک و باخچەکان بۆ ئاودان بتواندرێت بە شوازێکی شیا و تەندروست و بە پێڕێنمایەکانی ژینگەی ئاوەکە دووبارە پاک بکرێتەوە بە ڕێژەیەکی واکە بگونجێ بۆ ئاودانی شوێن و پارک و باخچەکان بەکار بهێنرێت کاک فەرمانەوەی بەڕێستان باسیەوەتان کرد جایەکترم ئاوە تەسفێ بکرێتەوە ئەمە کارێکی ئەوەندە قورسە بۆی هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی ژینگەی شۆم ئاوە جایەکی سوودی لەوە بگیرێتەوە ئەمە دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆ لە هیچ شوێنێک ناکرێت ڕاستەوخۆ بێت دەبێت پێویستەکە وێزگەیەکی پاکردنەوە یعنی محاڵەتێکی معالەجە دابمەزرێت بۆ چاکنی بێگومان ئەمە دەرخستی بۆ ئامادە کراوە ئەم پرۆژۆنەی کە ڕاجیران لە قەیرانی دارای ئەمە ژێچێک بلەوانە ئەجینا بە دڵنیایی لەسا مکارەتەوە بوو و دەتواندرا بە شێوازێکی تەندروست بەکاربێنرێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ناکرێت بە شێوەی ڕاستەو خۆم ئاوە بم شوازە بەکاربێنرێت چکە کاریگەری خراپی لەسەر ژینگە و تەندروستی دەبێت ناکرێت بەکاربێنرێت بێگومان چی ئەەکەن ئێوە کولانی پەیوەندیدار ئێستا خۆت هاتووی بە چای خۆت ئەمەد بینیوە چی بکرێ باشە عیلاجەیەکی تۆزێت چۆن لەی پلانێکی پلانێکی خێرا بکرێت بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێت بڵێ وەک ئاماژەم پێکرد لە ڕێگەی قایمقامێتی پارێزگای هەولێر و کە پۆلیسی شارەوانی بە سوپاسەوە هەڵمەتێکی بەرفراوانیان ئەنجامدا بۆ ڕێگەگرتن لەو هاوڵاتیانە یاخود کەسانی کە بە شێوەی ڕاستەخۆ کوشت و کاڵ لەسەر ئەم ئاوە دەکەن و ئەمەش کە هەڵگرتنی مزەخەکان هەڵگرتنی ئەو شوێنانەی کە کوشت و کاڵ و شتیان لەسەر دەکرد ئەمە ڕاگیراو لە ئێستادا خاڵی دومیان بریتێ لە دروستکردنی محاتە بەڵام هەرچەند ئەمە پێویستی بە گوژمێ و بە بڕێک پارەی پێویستە کە بۆی تەرخان بکرێت بۆ بتوانێت ئەم محاتەیە چارەسەر بکرێت لە ئێستادا گرنگترین خاڵ ئەوەیە ناکرێت کوشت و کاڵ بکرن لەسەم ئەوەی کە تەندروستی زیانی هەیە بۆ تەندروستی بۆ ژینگەی مرۆڤەکان سپاس بۆ بەڕێستان سەلامەتی بەڵێ ئەوەی کە میوانەکەم باسی کرد ئەوەی ئەم ئاوەڕۆی کە باسی کرد لە ئێستادا ناتوانرێت ئەم ئاوە بۆ بەرهەمە کوشت و کاڵەکان بەکاربهێنێ ئەوەی کە باسی کرد دەبێت لە ئێستادا محەتەیەکی دیکە دروست کرێت بۆ ئەو ئاوەڕوانی کە لە پارێزگای هەولێر دەستە خوارەوە بۆ جایەکترم ئاوە پاک بکرێتەوە ئەنجا جوتیاران بتوانن جایەکتر سوودی لێوەربگرن بۆ بەرهەمە کوشت و کاڵەکانیان سپاس بۆ هاوکارمان دیاری شێخە.